خۆی میوەی ئێستا باشە بەڕاستی دەرەجەیەکە لەعان ڕسقمان هەیە بە هەرزان ڕسقمان هەیە بە گران ئەوەی گرانەکار عیسابینێ لۆ باشی لۆ تامی بەڵام بامیە هەیە هەولێر هەیە سفەیە هەر هەولێر عیسابە ئەوە شەیە لەلای هەڵە بجێ دێت لەو جیانە دێ بامیە باشە ئێستا لەنەوەتەوە ئیشی بەقاری دەکەن سەوزەی دەفرۆشم تقریبان 12-13 سارە هاتینە ئێرە جێکی خاوێنمانەیە کارەبامانەیە گلۆپمانەیە ئاومان هەیە و سەوزەکانی ئەنوا عشکا سەوزەمە ئێستا من نمونە تەرخونمانەیە گژنیژم هەیە ڕێعانم هەیە نعنەعم هەیە هەموو شتەکەم هەیە مشتری تایبەتی خۆمانەیە لۆ سەوزەی هەن ئێستاندا سەوزەی لە ئەمە سەوزەی لێرە 4,000 دەدەین تووری بە 500 دەدەین سەرقی بە 500 دەدەین بەس شتێکی جوان دەدەینە خەرچی دەست پێ کارێمەیە سەرێڤێ هەیڤێ تقریبا var ڕۆژە عالم صحبت خۆ دینت شولەمەژی شولە سۆپانام قەدیمی الفێرش پەتیلا بەدڵتکەین سبەختکین گەلە جۆرە بنێتوە کون بن لەحینکین پاقشتکین بەس مشکلەکە دیمە الفێرێ هەی گاز مشکلە هەر ساڵاکە گازدا بە عالەمێ شولدا گەلە باشتر بدرە عالەمێکی فرتشتی نەخۆشە نەشین سۆپا بینن گەلە کێم تینین یک جامعه که فضیلت صحبت خوین دادم مد فضیلا بو اخینه چه بده بجت فضیلت لا بوم بخیده فضیلت لا اخینه چه بده 10 روز به وناچن اف کابراد زفرتوا ده بجت آگر نوبرته یونجت بنجت کو حکومت گلک مراقبت اوی شورش بکت کو پانزی خانا چه اوی گازت اینن اوی وزعت کن یعنی گلک احتمال سر گلک گود بجن کو گازه کو تازه بدن خلکی خلک به مرتاح دادن یەکەمین پێشەنگای خۆمان بۆ 14 فێرخوازی مەرحەلەی 2 مەرحەلەی 3 و 4 پەیمانگای هونەرە جوانەکان کردەوە ئامانجمان لەکردنەوەی ئەم پێشەنگایە دەرخستنی توانای ئەم گەنج و لاوانەیە کە لە پەیمانگای هونەرە جوانەکاندا کە تا ئێستا وەکو پێویست دەرفەتیان بۆ نەڕەخسا و دەرگایان بەڕوویاندا نەکراتەوە بۆی لە پێشەنگایەکی ئاوە لەم شێوەیە تابلوویەکانیان نیشان بدەن و ئەم پێشەنگای ئەمڕۆ جێگای سەرنجی و تێڕمانی سەرجەم میوانە بەڕێزەکان بوو کە تێیدا خۆشحاڵ بوون. پێشەنگایەکە پێکاتوو لە چەند تابلۆیەکی خوێندکاران کە هەمووی کاری زەیتی بوو و ئەزمموی ڕۆژانەیان بوو نمایشکرا بۆ بینەرانی بەڕێز دوادارم بەدڵی هەموو لایەکیان بێت و هاندانێک بوو بۆ خوێندکارەکانمان کە هەمیشە کاری باش و کاری سەرکەوتوو بکەن.